دوای تێکشکانی سوپای عێراق لە کوێیت خەڵکی باشووری کوردستان لە 5 سەی 1990دا ڕاپەڕین و دەسەڵاتی باسییان لەو ناوچەیە وە دەرنا. هێشتا مانگێکی تەواو بەسەر ڕاپەڕیندا تێنەپەڕی بوو. سوپای عێراق هێرشی کردەوە سەر کوردستان و زۆربەی ناوچەکەی گرتەوە. بۆ هۆیەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی کوردستان ئاوارەی سنوورەکانی ئێران و تورکیا بوو. چەند مانگێک دواتر جارێکی تر خەڵکی کوردستان ڕاپەڕینەوە و زۆربەی ناوچەکەیان لە دەسەڵاتی بەعەس سەندەوە. هێرشی سوپای بەعەس بۆ سەر ناوچە جیاجیەکانی کوردستان بەردەوام بوو. هەر جاری پەلاماری شوێنێک دەدرا یان ناوچەیەک بردومان دەکرا. وەک فشارێک بۆ وەستاندنی هێرش و بردومانەکان و چەند داوایەکی تریش ژمارەیەک هاوڵاتی شاری سلێمانی بڕیاری مانگرتنیاندا. چوونە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لێ بەیاننامەکەمان نووسی کەسی لێ نەبوو بەس خۆمانی لێبووین. ئەگەر وەریان گرتین لێرە وەریان گرتین وەریان نەگرتین لێ ڕوین بە پێچین لە تورکیا دانیشینمانەگری. سوور بووی لەسەر خۆبەری بەکوش لێرە بۆ قەزەیە بۆ قەزەی کورتکە دای ماپێشی ڕەوای خۆیەگات. بەڕۆژنامە نووسەکەم وت چمدایەکیان لێت دەبوورەوە. لە قوتابخانەکەی ئێمە داوا هەز دەکەم 5 کەس بووین بەشداریمان لەو مانگرتنەدا کرد. من وتم هاتووم و ناگەڕێمەوە چۆن هاتووم لێرە مێنمەوە. تا مەزرۆی ئەوە بووم کە ئێمە بتوانین چۆن دەنگی خۆمان بگەێنین بە دەرەوەی کوردستان. وەڵاهی تابوتمانە گۆڕێەوە. جیاوازی نەبوو لە بینی حیزبەکانە و لە بینی ئەمە سەر بەوەی و سەر بەوەی هەمومان بووبووین بە پارچێ لە داواکاری گەلی کورد. لە حوتی دەیا بوو تۆبارانی شاری سلێمانی کرا ئەوە بوو یەکێ لە تۆپەکان کەوتە نەو مەکتەبێکەوە مامۆستا عایزەت و خوشکێک مامۆسایەک ناوی خاتۆزیین بوو شەهید بوو. ئێمە وتمان کەواتە حیزبی بەعەس دەتوانێت دەست درێژی بکاتەوە سەر هەرێمی کوردستان دووبارە داژی بکرینەوە. منم بیرۆکەیم لەگەڵ کاکامەرانی مانگر باس کرد ئەوش لەگەڵ کاک بەجێ تا باسی کرد. کاک بەجێ ژێکێکە لە پێشمەگە قارەمانەکان و ڕێخستنە دێرینەکان 13 کەس بووین بەڕێکەوتین چوونە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لێ بەیاننامەکەمان نووسی کەسی لێ نەبوو بەس خۆمانی لێبووین. نوێنەری نەتەوەی گرتوەکان هاتە دەرەوە بەیاننامەکەی خوێنەوە چۆژورە و هاتەوە دەرەوەتی ئێمە بەیاننامەکەمان خوێنێتەوە دەستان خۆش بێ ئێمە ئەگەینین بە شوێنی ئاسایی ئێمە شتمان ناڕێن تاکو جواب وەرنەگرین. وتی آخر چێکەنێ وتمان مانەگرین نەخواردن تی ئەمرن تمان با بمرین لەبەروی خەڵکی کوردستان ئەمە خەریکان برێ. باشە کە هاتە دەرەوە پێی بڵێ بابێ بۆ لام ئیشم پێیتی. ئێمە بتوانین لەم ڕۆژگارە بتوانین شتێک بەدەست بێنین زیاتر لەوەی کەوا بەدەست هاتووە لە خەباتی چەکداری و سیاسیە. ئەویش خەباتێکی مەدەنیە بتوانین لە ڕێخەباتی مەدەنیەوە دەنگمان بگەین بە دنیای دەرەوە و نەتەوە یەکگرتوەکان. ئێرە وەختی خۆی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لێرە بوو گەڕەشی ڕزگاریە. ئەو شوێنەی کە هەڵمان ژامانی تابگرین ئەم شوێنە بوو. لەم شوێنەوە یەکەم خەباتی مەدەنیانەی گەلی کورد دوای ڕاپەڕینە مەزنەکە دەستی پێ کرد. ئەم شوێنە سەرەتا هیچی لێ نەبوو کەسیش تەوەقعی ناکرد ئەو شوێنە دەرچێکە ئێستا لە ناو وێنەکانە ئایبینن. کاتێ ماتینە ئێرە دووسێ تابوتمان هێنا چوینە ناو تابوتەکانەوە هیچی کەی لێ نەبوو کەسی ژاگای لە ئێمە نەبوو. من دووەم ڕۆژ بوو 13 کەس بوون بە منەوە بوون بە نەوەڵا 12 بوون بە منەوە بوون بە 13 ژمارەی دەستم 13 بوو کە ژمارەیان بۆ دانێ دکتۆرەکان لە ژوورە بۆ سەر سەعاتە بەحسیانە کردنیان بینی لە ژوورێک. ئەم گەڕەکەسە ناوی گەڕەکی مانگرتوەکانە بەداخەوە بڕیاران نابەوە شوێنە بکەن بە باخێک و لەو باخەیە
ناوی بدەین باخی مانگرتوەکان و بتوانن پەیکەری شتێکیشی تا دروستکەن بەڵام تا ئێستا هیچ جێبەجێ نەکراوە لە نەوەیە کۆ نەبینێ ئەو ئێستا بینیم بە ماڵیەوە ئاوا بێژنار نەمەبینی لە نوێ کۆ نەبینی دوای 22 ساڵ 23 ساڵ کە کەسێکی بەڕێز کە کەسێکی خۆشەویست دوور بێت لە شوێنێک یەکتری بگرنەوە کە لەو شوێنە یەکتریتان ناسیەوە زۆر خۆشە. ئەم سیانزە کەسە پێگاتبوو لە خوێنکار و پێشمەرگەی دێرین و ڕێخستنی دێرین و شەریحەکانی ینی لە هەموو نمونەی شتیا بوو هاوڕێ کۆم بووین یەکتریمانە ناسی سیقەمان بە یەکتری هەبوو بەڵام لە پێنجەم کەسەوە بۆ سیانزەهەم کۆمەڵێک کە سوکاری کاک بەجێت بوون کە دەرەویانی بوون. ئێمە 12 کەس بووین هەمومان خاوەزا و پورزایەک بوون خەڵکی ئەم دوو دەرەوانە بووین دانیشتین ئەمتر بازێ بەیانات و شتی و ئەمانەمان هەبوو شەو دانیشتین باسی ئەومان کرد وتمان بەیانی چین دانیشین ئەگەر وەریان گرتین لێرە وەریان گرتین وەریان نەگرتین لێ ڕوین بە پێچین لە تورکیا دانیشینمانەگری یعنی ئەو کاتێک کە من مانم گرتووە یعنی تەمەنم لە 62 ساڵ بەرەو ژووتر بووە لە هەمووشیان گەورەتر بووم بەڵام لە دوای سیانزەکەەوە هێواش هێواش خەڵک حەزێک کرد ئەژمان بگرێت زیای کرد ژمارەکەی گەشت بە 24. کاگەری ئەگەر لە سیارەشت بێت بە خەڵت ڕانەوەستێ باشە نێتە پێشەوە. من تەمەنم 15 ساڵ بوو کە چوومە ناماگرەکانەوە لە هەمیان مناڵتر بووم لەگەڵ برادێکمان بووم بەناوی هەڤاڵی عەلی فەرەجەوە لە توی مەلیک دوکانێکە بوو برادرمان بوو باسی مەوزوعی ماگرەکانە کرد کە چەند کەسێمانیان گرتووە نان ناخۆن بەڕاستی من وشەکەی بە نسبەت منەوە وشەیەکی نامە بوو چونکە نەمبیستە بوو نەمزانی بەڕاستی مانگر مەبەستەکە چییە کە تیان گەین لەبارەی ئەوەیە نان ناخۆن لەبەری وێنان و دژاتی حکوومەتە دەبن دژی حکوومەت بە چەند ئەخایەنێت کە گەڕێن نەمانەزانی بەڕاستی بە تەکسی چونە ناو ماگرەکانەوە وەریان گرتین بەدڵێکی خۆشەوە ئەو شەوەی کە بڵێن ئەو ماگرتنە دروست کرابوو من لە ماڵەوە گوێم لە رادیۆ گرت تی کۆمەڵی لاوی شاری سلێمانی لە بەردەم بارەگای نەتەوەی گرتوەکان مانیان گرتووە منیش لەو دقەیەوە ئەوە چووە خوێن و خولیامەوە بیرم کردەوە بەیانی یەکسەر بچم بۆ ئەو شوێنە بەیانی زوو هەڵسام و چوون بۆ ئەو شوێنە کە چوم کۆمەڵی برادەری و لاو مانیان گرتبوو منیش سڵاوم لێکردن و تەکلیفم لێکردن وتم برای براکان برا بە ڕێزەکان ئەتوانە منیش بەشداری بکەم لە ماگرتنە سوپاسیانەکەم استیقبالی منیان کرد و منیش داخلی ئەو مانگرت نەبوو. ئەو داواکاری کە بەلامانە زۆر گرنگ بوو خەتی هێڵی 35 بوو بۆ ئەوەی کە سەرکێشەکانی حیزبی بەعەس بە ئاسمانە نەتوانێت کوردستان دیسانەوە بۆم بابارام کا و سەرکێشی بکە ئەو خاڵەت زۆر گرنگ بوو جەختمان لەسەر کردەوە خاڵێکی تریش کە بەلامانەوە گرنگ بوو بڕیاری 680 بوو خاڵێکی کە کۆمەڵێک کەس لەو کاتەیە کە ئێمە مانمان گرتە بوو لە زیندانەکانی بەعەسدا بوون چارەنووسیان دیار نەبوو ئایا لە سێدارا درێن پێویستە بە زووترین کات ئەو زیندانیانە بەرەڵا بکرێن خۆشبەختانە لە کاتی مانگرتنەکەیە بەرەڵاکران پێشەوەی بچنەوە بۆ ماڵەکانی خۆیان هاتن بۆ شوێی مانگرتنەکە. نۆت بەرامبەر بە خۆراگەوەیشی بوو لە داواکارەکان ئێمە ئاوەرەکانی کەرگوبی لە پێنج ژێن و سەیرامەنوان گەڕیانەوە لە ئەمنە سوورەکە و لە پاڵاس شوێنیان بۆ نیشتەجەکنەوەیشی بوو لە داواکارەکان ئێمە لە پێنان بۆ شۆڕشی ماگرتوەکان شەپۆلی ماگرتنەوە بۆ پشگیریشی پەڕیەوە بۆ شار و شارۆچکەکانی تر لە ڕۆژی حوتی 12 بوو بیرما کاتژمێر هەشتی سەر لە بەیانی کە چوین بۆ قوتابخانە ئێمە ئەو کاتە خوێندکار بووین لە ئامادەی هەولێری کوڕان ئێمەش بەشداریمان کرد وەکو ڕێپێوانێک بۆ بەردەم بارەگای UN لەوێ کۆمەڵێک گەنج بڕیاری ئەوەیاندا کە
مان بگرین هەم وەکو پشگیریەک بۆ مانگرتوانی شاری سلێمانی هەم بۆ زیاتر بەرفراوانکردنی سنووری مانگرتنەکە بۆ ئەوی بتوانین فشاری زیاتر دروست بکەین. لەبیرمە لەو ڕۆژێکە دەستمان بە مانگرتن کرد لەو ڕۆژە لەگەر کۆمەڵێک لە تەڵەبەکانی مەکتەبێ پێکەوە بووین. ئێرە عنکاوەیە ئەمە منەزەمات لێرە بوون لە عنکاوە ئەمە بارەگای UN بوو ئەو کاتە لێرە بوو ئەو نەخۆشخانەی بەرامبەر بوو لەبەردەم بارەگای UN لێرە ماگرتنەکە بوو لەسەر ئەو شۆسەیەکە دانیشتبووی خەڵکەکە لەم لاوە دەهات کە لە لای هەولێرەوە دەهاتن و تیپی مۆسیقا و ڕادیۆکەش لێرە بوو ڕادیۆ لۆکاڵیەکە لە دوای ماگرتنەکەوە ساڵانە حەزم کردێ لە ساڵیادەکە ئێرە ببینمەوە بەڵام ئیدی دەرفەت نەبووە تا ئێستا ژێرم نەدیتەوە ئەوە سوپاسی کاکەژار دەکەم کە توانی ئێرەمان بۆ بدۆزێتەوە بەڕاستی ئەمن دەیان جاریش بێرەدا هاتوون بەڵام نەمزانیە ئێرەیە لەبەروی گۆڕانکاری باشی بەسەردا هاتووە. لە هەشتم ڕۆژیا بردمیان بۆ خەسەخانە تقریبی 6 سعات هەشدە بتەڵ ئاویان تێکردم. جار حاڵی تەندروستیم تێک چوو لەوەش خۆم چووم کە بەوەش خۆم هاتمەوە دکتۆر و سەرەکان خەریکی ئەوە بوون کانولەم لێدەن بەڵام من قبوڵم نەکرد. بیرمە بڕحان خۆشنا و سرودی دەوت هەتا ئەوەندەی سرودەکەم ئاگا لێ بوو سعات 12 شەو بوو دانیشتوین ئیتر کاتێک چاوم هەڵێنا لەسەر قەرەوێڵەیەک ڕاکشابووم ئاوم بەسەرەوە بوو بورا بوومەوە لێرە چاوم کرایەوە نازانم کاتەکەی چەندی کێشا بوو. خۆمێشێکمدانە دەست پێنجەم ڕۆژە بورامەوە بە بوراوی بردیانم بۆ خەستەخانە تدوتیاوتیانە بێت مێنی تۆ نەچێ وتم قبوڵم نەکرد ئاوم تێکرد کانۆ لەو شتەکەم دوڕان هاتمەوە بۆ لای برادەرەکان. تا یەکەم ڕۆژ کەس نەهاو بەنامە یعنی تەنانەت من کەسکارەکەشم نێزانی کە منمانم گرتووە بۆ دووەم ڕۆژ چەند هاوڕێکی خۆمان هاتن لە سێم ڕۆژ هەتە قەرەباڵق بوو کە قەرەباڵق بوو هێواش هێواش شتەکە وای لێ هاو دەنگایەوە لە تەلەڤیزۆن کە پیشانیە هەموو خەڵکی سلێمانی هات هەموو خەڵکی سلێمانی لە چوارەم ڕۆژەوە لەگەڵمان نابوون تا ڕۆژێ بەداین بۆ خسخانە. کە بیستمانەوە کۆمەڵە گەنجە ئەو کۆمەڵە خەڵکە بە هەڵوێستە لە ئێمانیان گرتووە ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن خەڵک بگەینێنە لای ئەوان شێوازی بانگوازمان بیرێتەوە کۆن هەتا بۆ فیلمی سینەمایەکانیش کە بە ناوشارە بیرمانێت بە عەرەبانەی دوو ئەسپیەوە گەڕاون بە دەوڵە زۆرناوە توێن ئەمڕۆ لە فڵان سینەما ئەو فیلمەیشەکە ئەو شتانەمان بیرکەوتەوە ئەو بۆ ئێمە گروپێکی مۆسیقا چوونە سەر سیارەکەی ئەو ئیتر لە هەر شوێنەگە ڕۆشتین خەڵک زیاتر ئاپۆڕاکە زۆرترە بوو جەماوەرێکی زۆر زۆرمان لێکۆ بۆ بەڕێگاوە کە چوونە لای ماگرتوەکانی ئەنی بەڕاستی ئەتوانم بڵێم ئەگەر لەم سەردەمایان بۆیە مەگەر بانگاوازێکی زۆر گەورە بکەی ڕێکلامی بکەی لە کەناڵێکەوە بەو شێوەیە بتوانی ئەو قەرەباڵخی و ئەو جەماوەرە زۆرە لەگە خۆتا بەری بۆ ئەو جێگایە ینی بیانی چاو دەکردەوانێ پڕ لە خەڵکانی زیاد لە حەد شەو عینەشت نیوەڕۆ عینەشت کەس ناڕۆشتە ماڵەوە بارانە باری لێ ڕاوەستا بوون ئەو خۆراکەی کە جەماوەر بە ئێمەی دەبەخشی و ئەو دەرمانەی کە جەماوەر دیدا ئێمە زۆر لەوە گەورەتر بوو کە ئێمە هەست بە معانەت و ناخۆشی بکەین. لە چاوی ئەو گرتوانە هیوا و ئاوا دەخوێنرا من ئەوسا ئحساسی خۆم نەمەزانی یعنی تووشی مەستی ئەلەستی بووبووم یعنی پیاو بەبێ مەی سەرخۆشە بێت من ئەوها تووشی مەستی هاتبوون لەنا ئەو قەڵەباڵقی و لە ئەو مانگرتوانە ئێمە وامان لێ هاتبوو بیرمان چوو بۆ کە خواردن چییە ئەزانی ئەو خەڵکە دەبینی لەنا ئەو قڕا و باران و سەرمایە لە هەموو شار و شار و سکۆلادەکانەوە بە پێ هاتن بۆ لای ئێمە
پیاوێک لە تەنیشتم دانیشت بوو دکتۆرەکان قسەیان لەگەڵ ئەو دەکرد دەمی دووری بوو بە دەرزی هەمووی دووری بووە ئەوەندەی هەوڵیان لەگەڵ دەدا بعد دەزوەکە بپسڕێنی نابێت دەمت بدوریتەوە دەیوت نەخێر من قبوڵم نییە تەسەورکردنێک هاو لە گەرمیان و بە پیات بوو دەمی دووری بووە زۆرمان لێکم خۆم زۆر یەکی ملاانە زۆر دام لێکوتم تەقەڵەکانی لێکەرەوە بۆی خواردن وەرگشت قوڵی نەکرد کەسێک ملەوانەی کە هەستم نە بە برسێتی ئەکرد نە بە تیمێتیەکە کە ئەو خەڵکە ئیسیجابە و جوانی ئەو خەڵکە مەبینی لەسەر ئەو جادەیە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو چینی و توێشەکانەوە بە مامۆستا و قوتابی و خوێنکار و بە هەموو نوعەکانەوە بە هەموو چینە فەقیر و هەژارەکانەوە پشگیری ئێمەیان کرد لە دەوری ئێمە کۆبوونەوە نەنەری نەتۆیەگرتوەکان وتی من لە زۆر شوێن کارم کرد بۆ نەتەوەی گرتوەکان لە زۆر وڵاتە وتی بەڵام گەلی ئاوا گەورەم نەبینیوە گەلی ئاوام نەدیوە کە ئەوەنە تینەوە بە ئازادی بوو بە مەسرح ئەو ماڵە بوو بە مەسرح زۆربەی زۆریان لێەوە قسەیانە کرد ئەلێرە شۆ خەڵک گوێ کرد ئەوەی کە خزمەتی ئێمە شێکرد ئەویش بێتە ژوورەوە هەلێرەوە ساترێکیان دروست کرد بوو ئاپۆلیس بوو ئەمە خێمەکەی ئێمە بوو ئالەویا بوو لە بەردەمی ئەو ماڵە بەڕێزای ئەو ماڵە هاوجان باشی ئەمەی شەکە لە هەرە دڵسۆزەکانی ئەم گەڕەکە کە وەکو ئێمە مانگەست و وەویش خزمەتێکردین بە خۆی ماڵم ناڵێەوە السلام عليكم. جلسخانەیەکێکە لەو خانمە بەڕێزانی کە لەو ڕۆژە وەکو خوشک و دایکی خۆمان تەعاملی لەگەڵا کردین زۆربەی قورسایی ئەممانگرتن لەسەر ئەم ماڵە بوو بەڵام ئەم ماڵە نەیان نەبوو بێزگەلەوە بەعکسەوە هەچی بە هەموو شوێ خزمەتی ئێمەیانە کرد وڵا بەردەرگا تەبان گیرا بوو ڕێگای مەکتەبی مناڵەکان هەمووی گیرا بوو ڕێگایان نەبوو بەس بەلامانەوە احتیاتی بوو پێمان وتمان بەس میشەڵا ئەم مەسەلەیەکی بێ بۆ کردو بەس کاکسەریاسم نەناسیەوەڵا چونکە ئیترەوەتی ڕۆستۆ نەمان بینیوەتەوە زعیف بووە و کاتەوە ئیتر نەمان تابوتەکەی من زۆر جوان دڵم ناوە بیان بە کەس بە ساز دروست کرا بوو هەلاتاندرا بوو زۆر مەحاوەلیانەکەن بیان بیگۆڕمە نەمەگۆڕیەوە دڵم زۆر پێی خۆش بوو ئەوەی چێ بوو لە پرسیارەکاری مدیری نەتەوەی گرتوەکان لە ئۆفیسەکەی سلێمانی وتی ئەو تابوتانە چییە؟ وتمان ئەو تابوتانە پیشانانی ئەو ویستی ناخی ئێمەیە کە ئێمە تا مردن مانەگرین تا داواکانمان جێبەجێ بێ خاڵێک بوو وەرچەرخانێکی سیر بوو بەلای ئەوانەوەکەوە کەسانی وا خۆی بەدەستی خۆی شوێنێک مەکانی خۆی بزانێکەوە مردنە دوای ئەمریکا ئەممانەگرێ بە دڵنیایەوە من وەکو خودی خۆم قەراری ئەوە مابوو کە بەی شێوەیەک لەو تابوتەنە ئێمە دەرەوە هەتاکو ئەو کاتێک کە یا ئەمرین یا ئاواتەکانمانێتە دی ئەو کاتە دەفتەری یادگاری خەڵک زۆر بوو ئەو لە ناو مانگرتوان دەفتەری یادگاری هەبوو هەمووی وەسیەتی ئەومان وەسیەتیەکانیم ئەوە نووسی بوو کە من ناژیم ئەم دەفتەرە دەفتەرێکی یادگاریە کە ئەو کاتە لام بووە ئەو ڕۆژانی مانگرتن بەشێکی زۆر لەو هاوڕێیانم شتیان تیادا نووسیوە شعوری خۆیان تیادا دەربڕیوە و هەندێک لە بیرۆریەکانی خۆشمی تایە کە ئەو کاتە کە نووسیومەتەوە بەلای خۆمەوە وەکو شعوری خۆم شتێکی دانسقەیە کە ئەوانە شتیان تیادا نووسیوە مانگرتوەکان هەندێکیان بەداخەوە شەهید بوون پێشمەرگە بوون هەندێکیان لە شەڕی ناوخۆ شەهید بوون. بیرۆکەی کاگنۆشیران مستەفا بوو بانی کردین چەند برادێک و بانی کردینتی چۆن بتوانین ئەمەی کە لە کوردستانە گوزەرێت چۆن بیگەینە دەرەوە ئەو بۆ ئامادەکاریمان کردوانە من ژمارەی زۆر تەلەفۆنی ئەو برادرانم کۆ کردەوە پیاکرا لە ڕێگای خێزانەکان و عیلەکانی کە لە سلێمانیا بوون ئێمە ئەو شتانی کابوو کە دۆکۆمنتانەی کە لامان پەسەند و لامان مەبەست بوو کە بگاتە شوێنی خۆی هەمومان کۆ کردەوە نۆ کاتە کاگ ئاسۆقەڵ و ئاسۆی عەزیز میرزاکەریم پیکابێکێ بوو کاگا کۆ پیکابەکە یازم لێ خوڕی چەند برادێک بینیچە لەوانە کاگ عەزیز و عەزە چاوشین بوو لەگەڵ ئارازی شەمحەما بوو بە قاچاق چوینە ناو ئێران و بە شتەکانەوە ئتر ئەو زەرفانە بەپێی شوێنەکان جیاکرا جامان کردبەوە
نردنیشی تۆزی قورس بوو هەموو بەریدێک دایرێکی تایبەتە بووە وای شتەکانی ببینیە خۆی خستە زەرفەمۆری کرد هەبات لە وشتی بێگەوانەمان چاپ کردێتەوەی مەبەسمان بێ هەندێشتی لێ دەربێنیشتی تری تێ بکەین و ئەمانە ینی جوودێکی باشمان کرد توانیمان لە خلالی چەند ڕۆژەکە هەموو ئەو برادرانەی کە هەن لە وڵاتانی هەموو ئاگادار بکەین ڕەتفعلەکەشێ لە خلالی چەند ڕۆژێک دوای ئەوە ئەو بوو بە دەیان خێمە هەڵدرا لە شارەکانی ئەڵمانیا لە سویدا بانگەواز کراکە شتێکی وا هەیە خەڵکێکی زۆر و علامێکی زۆر و کاتە هاتنە سەرخەت تەنها کەوێنانەما چۆ دەرەوەی وڵات سەدرترین ئاخاخانێکی بوو لە هاوڕێکەکانی لە نەتەوەی گرتوەکان بوو لەگەڵ مامزەلات ئەڵێ جۆمان لە دەنگ و ڕەنگی مانگرتوە کاتانە بۆیە محاولاکەین بە زووترین کاوەڵام بینەوە. دایک وتی ناترسید بمرین ئەوە خنا ناخۆن ئێوە تۆ نازانین چەند ئەخیانە کاتەکەی خۆشحاڵ بووتی بێنەرەوانێگە کوڕی من بیت ئەتپێرم بەدەست بەخوا چی لێ ئەمێنیان ئەمێنی بەڕاستی ئەوەنە تامەسرۆ گەمە شوێنە بیرم لەوە نەکردەوە کە ڕخسەت لەوان وەرگرم با ڕخسەشم لێ وەرگتنە بەڵامی داوایە چوم تو احتیمال ئەوان ئەرقلەیەکم بۆ دروستکەن مناڵەکان بگرین بە دوامە منیش هەست و سۆسی ئەوان وام لێ بکە کە نەتوانم بچم ئەو کارە بکەم. باوکم ئەوەندەی وت کە گرنگ ئەوەیە خۆت قەنەعەتت پێی هەبێ و سرم پێت بەرزە. دایکیشم هەموو ڕۆژێک دەهات بۆ سەردانم بەیانی ئەواران بەڵام نەیوت وەرەوە بۆ ماڵ. هات عەبایەکەی بەسەرمدادا پسکویتێکی لە ناو سینگم کرد. منیش پسکویتەکانم دەری ناو فڕەمدا سەرزادەکە. ئیدی ڕۆژنامەنووسان لەوێن دەرزۆر بوون دایکم ڕۆی گریا و ڕۆی. بە ڕۆژنامەنووسەکەم وت چمدایەکیان لێت دەبوورە لێم ببوورە دایکی پێی مانان مەخۆ ناتوانم قسەی تۆ بشت بسکویتی تۆ بخۆ. پێش ئێمە خەڵکیش کە هەبوو مانیان گرت بوو بەڵام کەس نێدی بوون لەبەرەوەی لە زیندانەکانی ناو زیندانەکانی دوژمنانی کووردا بوون لە ئێران و لە عێراق و لە تورکیا و لە سووریا ئەمانە بەڵام ئەوەی ئێمە بەبەرچاو بوو لەبەرەوەی ڕاگەیاندن هەبوو توانی بیگەێنێ بێزگەلەوە ئەو شوێنی کە ئێمەژمانمان تیاگرت بوو ئۆفیسی نەتەوەی گرتوەکان بوو لە شاری سلێمانی. ئەمە کورد بۆ خۆی بۆ داوای خۆی لەسەر داوای خۆی هاتە سەر شەقامەکان گەورەترین ڕێپێوانی ئەنجام دەدا. بەڕێز مامجەلال خۆی هەڵیسانین چۆ هەولێر مامجەلال لێوە هەڵیسانین وتی داواکانتان هەموو گەیشتووە بە نەتەوەی گرتوەکان من لە ڕێگای پەیوەندەکانی خۆمەوە هەموو ئەو داوایانی کە ئێوە جێبەجێ کراوە پێتان ڕاگەێنم. ئەو بوو مامجەرا خطابێکی زۆر جوانیە سەیرمان کرد داواکاریەکان هاتوۆتە دی ئەوەی ئێمە مەبەستمان بوو گەیشت ئێمەش یەکسەر کۆتاییمان پێهێنا. دوای ئەوەی جەنابی مامزەلال وتارەکەی پێشکەش کرد ئیتر خواحافیزیان کرد و خەڵکیش بڵاوی لێ کرد و ئەمە گەیشتە نزیکەی کاتژمێر 5 ئێوارە. ئێمەیان برد بۆ نەخۆشخانەی ڕزگاری. من ئێستا لە ناو شاری سلێمانیان ناسراوم بە نەورۆزی مانگەر. ئەو نازناوە ئەوە ئەبەخشە بە من شانازێکی گەورەیە بۆ خۆم و بۆ مناڵەکان و بەڵێ ئەگەر لە منتیقی کراخال بە هەر کەسێ بڵێ حەمەکەری مانگر کامێ لە تەمەنەکان پیان بڵێ ئەم ناسن. بەس خۆم خۆشحاڵم بە سەراسی مانگر لەبەروی خەباتێکی جوان بۆ لە کاتی خۆیان. هیچ کاتێک دی پەشیمانیم. یەک لەو مەتافانەی شانازی پێوە دەکەم ئەو ڕۆژانە بوو کە بەشداریم لەو مانگرتنەدا کردووە. بەڕێز مامجەلال ئێمە کە چوومە ماڵەوە داوەتی کردین بۆ قەڵاچۆڵان وتیەوە هەموو فاکس و نامە و شتی ئێوەی هاتۆ بە منەوەی ئێوە کردوتانە من چەند ساڵە خەباتم کردووە بەقەدەوەی نەمتوانێت دەنگی کورد بگەێنم بە هەموو ئەوروپا هەموو عالم بێتە دەنگ لەسەریەوە.
الله